ئەم پرۆژێژە یاسایە چەند خاڵێکی گرنگی تایە کە ئەوەیە کە پارێزگاری لە هەناردەکارانی هەرێمی کوردستان و عێراق دەکا کە بەگشتی ئەگەر هات و کاڵایەک پێویست بوو بۆ هەرێمی کوردستان و لە ناوخۆ ئێمە هەمان بوو و بەرهەمی خۆماڵی خۆمان هەبوو کارخانەکانی خۆمان ئەو بەرهەمەیان و بەرهەمهێنا بتواندرێ لە سنوورەکانە لە دەرەوەی وڵات ئەو بەرهەمەنێتە هەرێمی کوردستان و بتواندرێ بەرگری بکرێ لەوەی کە هەر کاڵایەک لە ناوخۆ بتواندرێ هەبێت و نێت هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەشدا بتواندرێ هاوکاری بەرهەمێنەران بکرێ بەوەی کەوە بەرهەمەکانیان زیاتر ساڵانە گەشە پێ بدەن و لە ڕووی مادی و لە ڕووی معنەویەوە بتواندرێ هاوکاری بەرهەمهێنەرانی ناوخۆیی بکرێ کە ئێمە سێ قۆناغمان داناوە لە بەرنامەی یەکێتەکەماندا ئەویش ئەوەیە قۆناغی یەکەم هاوردەکردنی کاڵای دەرەکی بۆ ناو هەرێمی کوردستان کە لە سەرەتای نەوەتەکانە ئێمە توانیمان بازرگانانی ئێمە کەوا کاڵای باش بە کوالیتی باش بێن هەرێمی کوردستان و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان دەوڵەمەند بکەین و دوای ئەوەش قۆناغی دووەم ئێمە ئەوە 2 ساڵە کارمان لەسەر کردووە هاندانی ئەندامانمانە بۆ ئەوەی کەوا گرنگی بدەن بە کارخانەی استراتیجی بۆ ئەوەی بەرهەمی خۆماڵی خۆمان و بەرهەم بهێنن و لە دوای قۆناغی دووەم قۆناغی سێم ڕاستەوخۆ دەست پێ دەکا ئەگەر کارخانەکان بەرهەمی خۆماڵی خۆمانیان هەبوو ئەوە بەرهەمەکەمان بۆ ناو هەرێمی کوردستان و عێراق و ئەو کاتەش ئێمە قۆناغی سێم بۆ هەناردە دەست پێیەکات کە بەرهەمەکان زیاد دەبێ و ئەینێرینە دەرەوە لەو هەلومەرجەدا پێویستمانە کە قۆناغی سێم کە دەست پێ نەکردو یاخود بەرەو دەست پێکردنە ڕوا پێویستمان بە یاسایەکە لەسەر ئەوە بوو یعنی بەڕاستی بتواندرێ ئێمە خاڵە گومرجیەکان و ڕسمیەکان و ناڕسمیەکانیش ئەو خاڵانەی کەوا ناڕسمین بتواندرێ زیاتر تند و تۆڵ بکرێ چونکە لە خاڵی عێراق لەوانەیە ناڕسمی کەم بێ ئێمە مەرزی ناڕسمیشمان هەیە ئەو مەرزە ناڕسمیانەش ئەبێ تیای بنووسرێکەوە کاری لەسەر بکرێ ئەمە یەک دوو کە هەمدێ هەم ڕاوبۆچونیان هەبوو لەسەر ئەوەی کە ئێمە بتوانین ئەو کەرەستانی کە ئەشیهێنین لە دەرەوە هەمی خۆمان بێ کەسوولایەنانی کە زیاتر ئەیانەوێ لە بواری کوشت و کاڵا سەرمایە گوزاری بکەن چونکە بەڕاستی پێداویستیی حتمیە لە هەرێمی کوردستان و ئێمە یعنی یەکێک لەو فەراغانەی لە هەرێمی کوردستان هەیە نەبوونی ینی با بڵین بەرهەمی کوشت و کاڵیان لەگەڵ بەرهەمی تری ناوخۆیی پیشەسازی بێگومان هەبوونی پرۆژە یاساییی ئاوا خزمەتێکی زۆر بە هەرێمی کوردستان بەگشتی ئەگەیەنێ و هۆکارێکی سەرەکیە یان ئەتوانین بڵین بەردی بناغی بەرەو پێشچوونی هەرێمی کوردستانە هەتا زیاتر لەو بارانە ئەتیمادکەینە سەر خۆمان من ئەوەنەی کە سەری پرۆژە یاساکەم کرد بێگومان پرۆژە یاساکە بەخۆی پرۆژە یاساییەکی باشە بەڵام هێشتا بە دەوڵەمەندکردن و بە فراوانکردنی زیاتر هەیە هەتاکو مافی وەبەرهێنەرەکان بەگشتی لە هەرێمی کوردستان زیاتر بەپارێزرێ ئێمە پێویستمان بە کەسانێکی دڵسۆزە کە بەخۆی یاسایەک ئەو یاسایە جێبەجێکەن من ئەوەی سەیری یاساکەم کرد یاساکە بەخۆی تەواوکاریی باشی تایە زۆر لایانی لەخۆ گرتووە کە ئەگەر بەڕێکوپێکی جێبەجێ بکرێت بێگومان یاریدەدەر ئەبێ بۆەوەی ئەو مافانەی خاوەن بەرهەمەکان لە هەرێمی کوردستان پارێزە بەڵام ئێمە لەگەڵ ئەوشا زیاتر پێویستمان ئەو کەسانی کە ئەم یاسایە جێبەجێکن خەڵکانێک بن بەڕاستی و بە ئەو پەڕی متمان و دەستپاکی و خەریکی جێبەجێکردنی ئەو یاسایە بن چونکە ئێمە بەگشتی ئەمانەوە هەرێمی کوردستان بەرەو پێشتر بەرین باری گوزەرانی خەڵکمان باشتر بکەین کە جێبەجێکردنی ئەو یاسایانەش بەخۆی هۆکارێکی سەرەکیە بێ بۆ بەرەو پێشتونی زیاتری هەرێمەکەمان